خانمێکی پاڵەوان ئەتوانی وا بڵێن چکە میشەوتومانە ژنان هیچ هێزێکیان کەمتر نییە لە پیاوان ئەتوانن بگرە زۆر جار هێز و توانە و بەهرەکەشیان لە پیاوان زیاتر بێت بۆیە هەمیشە بتوانن لە هەموو بوارەکانە بەبێ جیاوازی ڕۆڵی خۆیان هەبێت. ئەمڕۆ کچێک لەگەڵمانایە کە توانێتی لە زۆربەی پاڵەوانێتەکاندا نازناو بەدەست بێت و توانیوشێتی لە کۆمەڵی وەرزشە خانمانیش بە شێوەیەکی باش بێنە پێشەوە و ناسناوەکان بەدەست بێنن. لە جوانی ئێستا بینی لە هۆڵەکانە زۆربەی هاوڵاتیان بەبێ جیاوازی لە نێوان پیاوان و خانمانیشە چون یاری ئەکەن بۆ ئەوەی کە بتوان هەم تەندروستێکی باشیانە بێ هەم جەستەی شەڕێکیانە بێ. لەم نێوەندەشە ئەم وەرزشانە چەندین پاڵەوانەتی بەڕێواچێ هەندێک کەس خۆی تایبەتەکە بۆی کە لە جۆرە وەرزشێکە خۆی ببینێتەوە. ئەو خانمەی کامڕۆ لەگەڵمانە خاتو دڵخۆش عەبدوڵڵا کە توانیوێتی لە بواری لەش جوانی و بەرزکردنەوەی قورساییە بتوانێت نازناوی باش بەدەست بێنێت. جا ئەمڕۆ لە شاری ڕانی خۆشەویستەوە لەگەڵمانایە ئەویش خاتو دڵخۆش عەبدوڵڵا وەکو وەرزشەوانێک کە گفتوگۆ لەسەرەوە بکەین ئەو نازناوانی بەدەستهێناوە چییە و ئێمەش لێرەوە دەستخۆشی لێکەین. خاتو دڵخۆش سڵاو لێبێ و بەیانی و باش. سڵاو لە بەڕێزیشتان و باشتر بۆ ئێوەی ئەزیز. زۆر سپاس. زۆر سپاستان دەکەم. زۆر سپاس. سەرەتا پێم خۆشە لە دوای ئەوەی کە زۆر دەستخۆشی لێکەین وەکو خانمێک توانیتە ئەم هەوڵانی خۆت بێ لە وەرزشێک کا بتوانی نازناو بەدەستبێنی. لە کێوە دەستت کردووە بە وەرزشکردن و چۆن توانیتە بەردەوامی بە وەرزشکردنی خۆت بیت و هەوڵی ئەوش بێ لە پاڵەوانێتەکانە بەشدارکی؟ بێشکی سپاسی بەڕێستان دەکەم. سپاس بۆ بەڕێستان. وەرزشی هێزی لەش حەزێکی خۆمەوە حەزێکی منداڵی ما ئەو حەزشم لە باوکمەوە بۆ بەجێماوە. سەرەتا حەز و ئارزوی ئەوەم بۆ دروست بوو گەر سیر دەکەم باوکم جەستەیەکی ساغ و تەندروستی هەیە لەوەیەوە منیش هەوڵمدا پەرەم بە وەرزشدا و سپاس بەخوا دوای ئەوە وام لێ هات بەشداری بکەم حەز و ئارزوی ئەوەم بۆ دروست بێت ببۆیرە دەنگ دەداتەوە. فەرموو. دوای حەز و ئارزوی ئەوەم بۆ دروست بوو گەر بتوانم ناسناوێکی باش بۆ خۆم و هەم بۆ کوردستانیش تۆمارکەم. سپاس بەخوا وردە وردە هەڵی تەواوم بۆدا لە مودەتی ئەو چەندین ساڵە توانیم ناسناوێکی باش بۆ خۆم و بۆ کوردستان تۆمار بکەم. کەوتوبی جا پێمان خۆشە باسی سەرکەوتنەکانت بکەیت لە پاڵەوانەتیەکە بە تایبەت دوا هەمین سەرکەوتنت لە وڵاتی میسر کە وای کرد جەنابەت بی بە پاڵەوان یان یەکەم پاڵەوان لە جیهانە لە نێوان خاتونەکانە. پاڵانتی کۆتا پاڵانتیمان لە میسر بەڕێوە چوو بە بەشداریکردنی چەندین وڵات توڵی ئەم جارەمان جیهانی بوو بە مانای کەلیمە زۆر قورس بوو پێشبڕکەیەکی زۆر قورس بوو بەڵام سپاس بەخوا وەکو هەمیشە چۆن توانیومە پلەی یەکەم و یان یەکەمەکان بەدەست بێنم ئەو جارش سپاس بەخوا لەو ململانەیە قورسەیەدا توانیم ناسناوێکی باش بۆ خۆم تۆمارکەم و هەم بۆ خۆم و بۆ کوردستان توانیم ببم بە مەدەلیای زەهەبی لە هەرسێک یاریەکەشمان پێکات بوو لە دێدلێفت و پێنجپرێس و سکوات لە هەما کاتدا لە یاریە سینگڵەکانیشدا پێنجپرێس و دێدلێفت توانیم لە هەموویدا بم بە خاوەنی مەدەلیای زەهەبی و سپاس بەخوا وەکو ئافرەتێکی کورد و خانمێکی شاری ڕابیا. ئێستا ئەم بەشانەی کە جەنابەت تایە بەشداریت کردووە زیاتر بۆ من باسەکەی چ جوڵەگەلێک یان چ نمایشێکی جەستە ئەبێ لە ڕاستیە گرنگی پێ بدرێت؟ مەبەست پێ لەوێ و یاریەکانی چۆنە؟ باڵێ ئەو بەشانەی کە بەڕێزت تیا سەرکەوتنت بەدەستهێنا بە چ شێوەیەکە؟ پێک هاتۆ چۆن باسم کرد پێک هاتۆ لە پێنجپرێس لە دێدلێفت لە سکوات هەم لە هەما کاتدا چۆن خانم بەشدار و لە هەما کاتیشدا ئاوا بە هەماشە و پیاویش بەشدار بوو. باشە جا خات و دڵخۆش زۆر سعات فەرموو گوێمان لە بەڕێزدا لە حوتی بەیانیەوە حەوت بۆ حەوتنی بەیانی بەردەوام بوو پتوڵەکە هەتا سعات 4:30 بۆ 5:05 بەیانی ئەو کاتە شەفت دادەندرا 4-5 ڕۆژ بەردەوام بوو. زۆر باشە کەواتە پێمان خۆشە خات و دڵخۆش باسی ئەومان بۆ بکەیت چونکە پێش پاڵەوانێتەکە ماوەیەکت پێویستە بۆ ئەوەی کە تۆ هەم لە ڕووی خۆراکەوە هەم لە ڕووی ئەوەی کە ڕاهێنانەکانە لەوانەیە لە ڕۆژێک کاکە ڕاهێنانێک کرد بێ بە چەند ڕاهێنانێک و شێوازی خواردنەکانە گۆڕانکاری بەسرا بێت و کە زۆر جارەڵێ بۆەوەی کە بتوانێت جەستەی بە جوانی هەموو ماسوولکەکانی دەرکێ لەگەڵ ئەمەیە تۆ چۆن خۆت گوجاندووە؟
بەڕاستی ئەو یاریە بۆ من بە نەڵم تۆزێک زۆری ئیزعاجە بۆ ئیزعاجە لەبەرەوەی من لێرەدا دوو جۆر یاری دەکەم هەم هێزی لەش و هەم لەش جوانی بەڵام لێرە یاری سەرەکی من با بڵین لەش جوانیە نەک هێزی لەش بەس لەبەر ئەوەی ئێمە کۆمەلگایەکی مسلمانین ڕێگەمان پێ نادرێ وەکو پیاوەکانە سستەیج بوەستین و ئەو جۆرە جلانە لەبەرکەین بە حکمی ئەوەی هێندێک جلەکانمان لەوانەیە نەشیا و بێجارێ سوبێ بۆ کوردستان بۆیە هانان بردووە بۆ یاری هێزی لەش زۆر باشە لە کێشی چەنان لە ڕوو خواردنیشەوە لە کێشی هەفتەیە زۆر باشە ئەی لە ڕووی خواردنەوە یاریەکەی ئێمە چۆن گەر باسی بکەم بڵێم هێزی لەش پێویستی بە شیرنی و بە چەوری و بە کۆرسی تایبەتە بە تەمرینی تایبەتە بەڵام لەش جوانی دژی شیرنی و چەوری و ئەیش بە هەماشێوە یاریەکەی جیاوازترە بۆیە من توانیمە لێرەدا لەگەڵ هەردووکی خۆم بگونجێنم باش جا خات و دڵخۆش پێمان خۆشە باسێکی پاڵەوانەتیەکەی مسر زیاتر لە زاری جەنابەوە گوێمان لێبێ ئەو کەسانەی خاتونەکانی تر کە لە وڵاتانی دیکەەوە بەشداریان کردبوو تا چەند وایان کردبوو ڕکابەرەکانت قرس بە پاڵەوانەتیەکە بۆ جەنابەت قرستر بێ بەڵام بتوانین لە کۆتاییە تۆ سەرکەوتن بەدەست بهێنی سپاس دەکەم پێشتر پاڵاتێکی عراق ئەنجامدرا وەکو بەهێزترین خانمی عراق دەستنیشان دەکرا سپاس بخوا لەوێدا گەرتوانیم بێ لەوەی ئەگەر لە وەزنی خۆمدا پلەی یەکەم بەدەستبێنم دوایش خاڵ کۆکرایەوە توانیمەوە ببم بە یەکەمی هەموو یەکەمەکانی سەتاسەری عراق و کوردستان بەدەست بێنم لە دو ئەوە ڕاستەوخۆ هەر لەوێ هەڵبژێردرام وەکو تاکە خانمێک بۆ ئەوەی بەشداری بکەم لە پاڵانکە جیهانیەکان لە دوای دوو مانگ با بڵێن دوو مانگ و نیو خۆ ئامادەکردنم بۆ پاڵانتی جیهانی توانیم ئەو جارش کۆتا پاڵانتی بەشداری بکەم لە پاڵانتی جیهان و سپاس بخوا بەو شێوایە ینی بتوانم بەردەوام و پلەی یەکەم بەدەست بێنم زۆر باشە ئەو بەشداربوانەی کە لەو پاڵاونەتیا بوون لە چەند وڵاتەوە هاتبوون و ئاستەکانیان چۆن بوو کە تۆ خۆت لێ زۆر بوون وڵاتەکان زۆر بوون وەکو ژمارە ناتوانم یەکسەر بڵم ئەوەندا بۆ ئەوەی نەک غەڵەتێکی تێدا بکەم بەڵام پێشبڕکەیەکی زۆر سەخت بوو وڵاتێکی زۆر بەشدار بوو تێیدا زۆر باشە بێگومان ئەزانین هەم لە کوڕۆ هەم لە کچە کاتە ئەوەندەی تر ئیشەکەی بۆ جەنابەت قورستر کردووە جا پێمان خۆشە باسێکی ئەمە بکەی بەڕێزت بێگومان ئەزای ئەم وەرزشە پێویستی بەڕاهێنەری باش هەیە بە نووسینی کۆرسی باش هەیە بە ئیمکانیت هەیە بە لانێ پاڵپشتی مادی هەبێت تەنانەت ئەم بارودۆخ ئەم زەمینەیە بۆ جەنابەت تا چەند ڕەخسا بوو تا چەند ئامادە بوو بەداخەوە ئەو پاڵانێنی تر پێشوو بۆی بەشداریم کردووە هەمووی لەسەر ئەرک و مادووبوونی خۆم بووە بەڵام سپاس بخوا ئەو جاری بە پێویستی دەزانم گەر سواس و دەستخۆشی خۆم ئاراستەی کاقوبات تاڵەبانی بکەم گەر ئەو جارە بۆ یەکەم جارتوانی هاوکارم بێت بۆ ئەوەی بەشداری بکەم لە پاڵانتی جیهانی و بتوانم بە نەتیجەیەکی زۆر باش وەکو پێشووتر بگەڕێمەوە و لێرە سپاسی نووسنگەی کاقوبات تاڵەبانی دەکەم و لە هەما کاتدا بۆردی گەنجانی یەکێتیش ئەوانیش بەڕاستی هاوکارم بوون بۆ ئەوەی بتوانم نەتیجەیەکی باشتر تۆمار بکەم باشە وەکو کۆرسەکان وەکو ڕاهێنە هیواداریشم چۆن فەرمووە گە قسەت ماوە فەرموو هیوادارم چۆن کاقوبات هاوکار بووە بۆ پاڵپشتی گەنجان بووە هیوادارم بەردەوام بێت لەسەر ئەو هاوکاری و ئەو پشگیریەی گەنجان بۆ ئەوەی ئێمەی ئافرەت هەم لە هەما کاتدا هەم ئافرەتشمان هەم کوڕیشمان بۆی بتوانین ئەو حەز و ئارەزوی لە هەرچ بوارێکدا هەمانە بتوانین ئێمەش ئەگەر زیاتر نەبین کەمتر نین بتوانین پێشانی هەموو وڵاتی بدەین زانین دەخوا ئێمەش کوردیش لە ڕیزبەندیەکانی یەکەمە هیواداریم بەو شێوەیە بێت جا خات و دڵخۆش وەکو ڕاهێنەر بە چه شێوەیە کە ڕاهێنەرەکانی ئێمە بەتایبەت بۆ خاتوونەکان ئەزبوونی باشیان هەیە؟ سەبارەت بە ڕاهێنانی ئافرەتان؟ باڵێ سپاس بەخوای ئێستا نی با بڵێن ڕاهێنەری باشیشمان هەیە بەتوانامان هەیە بەڵام بەداخەوە ئێستانی وای لێ هاتووە هۆڵێکی زۆر لە دەڤەرەکان بکرێتەوە ئەوە تۆزێک وای لێ کردووە تۆزێگەنی با بڵێن بێسەر و بەریەک دروست بووە هەموو کەس ئەوەی هەستا کوتی من ڕاهێنەرم ڕاهێنەر نییە هیوادارم ئەو کەسانی گەر ڕوو لە هۆڵەکان دەکەن بزانن چێ ڕاهێنەرە و چێ ڕاهێنەر نییە بۆ ئەوەی تووشی هیچ گرفت و تووشی هیچ ئازارێکی وانی ئەشکەنجەیەکی جەستیان نەبنەوە لە ڕووی
ماسوولکە و جونگەکانەوە. زۆر باشە. خات و دڵخۆش باسێکی ئەو بکەین هاتنە پێشەوەی ژنان بۆ بواری وەرزشکردن و ئێستا بینی بە خۆشحاڵیەوە لە زۆربەی شار و شارۆچکەکانە کۆمەڵی هۆڵی تایبەت کراوەتەوە. ژنانیش لەم نێوەندەیە هاتوونەتە پێشەوە. هاتنە پێشەوەی خانمان لە شاری ڕانی خۆشەویست لەو دەڤەرەیە تا چەند بە شێوەیەکی باشە کە بتوانن لە وەرزشە زیاتر بەهرەکان و توانەکانی خۆیان ببینەوە. سپاس بخوا ئەوە جێگای دڵخۆشیە بۆ من و بۆ هەموو لە گەردەبینم خەڵکی کوردستان با بڵێن خەڵکی ڕانیش بە هەماکات لە چەند ساڵانی پێشووتر پەیتا پەیتا ڕۆژ بە ڕۆژ زیاتر ڕویان کردوتە هۆڵە وەرزشیەکان و لە هەما کاتیشدا زۆر ڕۆژانە پەیوەندیم پێوە دەکرێت یاخود دێن بۆ لام یاخود بە مەسجێک بێت پێم دەڵێن دەمانەوێت بەشدار بین لە پاڵاوانکە جیهانیەکان یان لە نێودەوڵەتیەکان یان پارێزگاکان بەڵام زۆریش هەیە دەیەوێت هەوڵدا و لە هەما کاتیشدا هەیە حەزی لێتی و بەڵام ناتوانێت لەبەر تانە و تەشەنەی خەڵک یاخود دەڵێ لەبەر ماڵەوەمان ئەنی ئەوە تۆزێک نەکتۆزێک با بڵین زۆریش بۆتە ڕێگر. باشە ئەمن دەیگەڕێنەوە بۆ سەر خودی خۆی گەر حەز و ئارەزوێکی زۆری بۆ هەبێ و بە مانای کەلیمە گەر باسی بکەین عەشقی ئەوەی بی ئەو بواری بیجا شەر نییە هەر وەرزش بێ تۆ دەتوانی بەسەر هەموویدا زاڵبی و دەتوانی بە خەونەکەت بگەی. بێگومان ئیرادەیەکی بەهێز دەتوانێت دەرەقەتی هەمووان بربەستانە بێ لە قسەکان تا باسی تێڕوانینی کۆمەلگات کرد هەندێک جار لانەیە کچان و ژنانی ئێمە لەبەرەوەی کە لەم وەرزشە با بڵێن گۆڕانکاریک بەسەر شێوازی جستیان نادێت ماسوولکەکانیان بەهێزتر ئەبێت لەوانەیە پێیان خۆش نەبێت کە زۆر ڕووبکەنە ئەم وەرزشە بەتابەت لە ئاستێکی زۆر بەرزدا. پێم خۆشە بەڕێزت وەکو خۆت خاتوونێکی سەرکەوتوو لەم بوارەیە چۆن باسی ئەەکەیت بەڕاستی تا چەند خاتوونەکانش لانێ ئەگەر حەزێکی وایەنتیا بوو لەبەر ئەم گۆڕانکاریانە وان نەکەن کە دوای حەزەکەی خۆیان دوای خەونەکەی خۆیان نەکەون. چۆن باسم کردم ئەنی ئافرەتمان هەیە حەزی لێ و بەڵام ناتوانێت لە بەرتانەوە تەشان وەکو خۆشم وەکو ئافرەتێک و وەکو کچێکی کورد بێگومان تووشی ئەنی ڕخنەیەکی زۆر زۆر بوومەتەوە بەڵام گوێم پێ نەداوە بۆ گوێ پێ نەداوە لەبەر ئەوەی حەز و ئارەزوی من زۆر زۆر لەوەی گەورەترە گەر بتوانێت تانەوە تەشەنێک من بڕوخێنێ بۆیە من دەڵم سپاس بۆ ڕخنەکانیان سپاس بۆ هەموو شتێکیان چاویان ماز دەکەم بەڵام خەونی من زۆر لەوە گەورەترە گەر من بوەستێنن. زۆر باشە لەگەڵ ئەوەی کە ئەم جۆرە وەرزشە بە تایبەتی بەرزکردنەوەی قورسایی یاخود لەش جوانی کە بەڕێستان توانیتانە بەشداری و پاڵاونەتی بکەن لەوانەیە بۆ خانمان زۆر جاڵێ پێویستە لەگەم وەرزشەیە تاواکەرە خۆراکیەکان هەبێ پێویستی بە خواردنێکی باشێ پێویستی بە خێوێکی باشێ پێویستی بۆیە کە تۆ ڕۆژانت چەند کاتژمێرێک ئەگەر بۆ پاڵاوانەتی بێ خۆت باشتر زانیە بێ خۆتی بۆ ئامادە بکەیت ئەمانە تا چەند بۆ خانمان ئێوە بە شێوازێکی باش و ڕێگەیەکی باش پیانەڵێن تاواکەرە خۆراکیەکان سوودی هەیە یاخود زیانی هەیە لەوانێ زۆر کاریگەری لەسەر لایەنێکی تری جەستت بەجێ پێڵێ یاخود زۆر کەسەیە خات و دڵخۆش زۆری پەلەیە کە یەتێ هۆڵەکان و یەکسەر ڕاستە خۆزانێ بە مانگێک یەکسەر جەستەی ڕێکە بێتەوە چەند گرنگە ئێوە بە پێی ڕێنمایی دروستەکان هەم لە ڕووی خۆراکەوە هەم لە ڕووی تاواکەرە خۆراکیەکانەوە سیستەمێکی ویان بۆ دانێن کە هیچ گرفتیان بۆ دروست نەبێت و جەستەشیان بە سروشتی خۆی کێشەکە دابەزێ. زۆر ڕاستە ئەو قسەی بەڕێست فەرمووت بەداخەوە یاریزانەکانمان دەیانەوێت هەمووی هەرچی ڕوو لە هۆڵەکان دەکە دەیانێت بە نەک بە ساڵیش دانێ بە مانگێک دوو مانگ تەواوێک بگۆڕێت تەواو ببێت بە بەتاڵ تەواو ببێت نازانم بەچی ئەوە ناکرێت نەبوو من و نەبوو تۆ نەبوو هیچ کەسێکەوە شتیوانە بەڵام تۆ دەبێت وردە وردە لەگەڵی بڕۆی ئەنی وردە وردەگە تۆ لەگەڵی بڕۆی ئەو جار دەگەی بە خەونەی گەر هەتا بەڵام ئەمە نییە کە شت پێت دەڵم جا هەم هێزی لەش بێ هەم لەش جوانی بێ لە هەج وارێکدا بێ من پێش وەرزشەکە پێت دەڵم دەبێ خەوەکانت باشکەی خەوت ڕێک بێ لە دوای خەوت ئەو جا خواردنت ئەو جار وەرزشەکەت ئەگەرە تۆ ئەو سێشتت مەزبوط بوو ئەو جارە تۆ دەتوانیت جسمت وردە وردە لە گۆڕاندا دەبێ و بۆ خۆشت تەسەوری ئەوەی ناکەی ئەگەر ئەو سێشتت ئەوە بوو چەند زوو گەشە دەکەی. زۆر باشە. ئایا لە ئێستا هیچ پاڵەوانێتیەکی دیکە هەیە جەنابەت ڕاهێنانەکانی بۆ ئەنجام بی خۆتی بۆ ئامادە بکەیت کە ئیشەڵات هەیە بەشداری بکەیت؟ ئێستا جارەکەی ترگەر پاڵاتی ئەوەی وەک بەهێزترین خانمی عراق هەڵبژێردرا هەر ڕاستە و خۆ لەوێ دەڵم دەست نیشان کرام باسی ئەو پاڵانتە جیهانیان کرد بەڵام ئەو جارەی نا باسی هیچیان نەکرد بەڵام دەبێت ئیشەڵڵا چاوەڕێیەکەم بەشدار بیت ئیشەڵڵا.
زۆر باشە ئینشاڵڵا، قەت و ئینشاڵڵا، دڵخۆش پەنا باسێکیەوە بەخوا بکەین زۆر جار بەدەستێنانی نازناوەکان لە پاڵاواتەکەیە لە پاڵ ئەوەشە کە کۆمەڵێک لە یاریزانەکان لە شوێنێک بەشدارە بن ێستا لە وڵاتی میسر تۆ بەشدار بووی پەیوەندیەکان زیاتر دروستە بێ زۆر جار لە پاڵاوانێتیەکەوە تۆ لەوانەیە لەگەڵ کەسێکی تر لە وڵاتێکی تراتۆ پەیوەندی دروست بێت کە یەکتر ئاگادارکەنەوە لە پاڵاوانێتیەکان تا چەند ئەم کۆنتاکە هەبوو لێ و پاڵاوانێتیە کە تۆ وەکو خانمێکی کورد بتانی پەیوەندیت هەبێ و ئاگاداری ئەوبی لە چه شوێنی کە پاڵاوانتی بەڕێوە بچێ تۆ خۆتی بۆ ئامادە بکەیت بە هەمان شێوە ئەوانەی ئێوێش لەگەڵ تۆیە بێگومان لەوێ زۆرێک ئەنی ژمارەشتیان وەرگوت و ئەنی دایم لە مەسجگۆڕینەوەیدان دەڵە پێمان خۆشە پاڵانتێک لەوێ ئەنجام دەدرێت پێمان خۆشە خۆشحاڵ دەبین گەر تۆش بێ وەکو ئێمە لە مایشی خۆت بکەی لە سەستەیت پێشبینی ئەوەم بۆ کراوە وەکو با بڵین بەتەڵەکان زۆر باشە ئێستا خۆشەوە بۆ پێم وایە وەکو ڕاهێنەرێکە لە شاگردڕانی خۆشەویست کارەکەیت یاخود چۆن بەڵێ لە هەما کاتدا یاری خۆم دەکەم و لە هەما کاتیشدا ڕاهێنەرم بە هیوای سەرکەوتنن جا بێگومان جەنابەت وەکو کەسێکە لە بوارەکەیە هەیت بۆ چالاکیشیت ماشەڵڵات لێبێ قسەت بۆ کچان و ژنانی دیکەی کوردستان چیە لەم وەرزشەیە بە تایبەت هیوادارم نەترسێن ئەو ئافرەتانی ئێمە بەداخەوە چۆن باسم کرد زۆر دەترسێن لە قسە و قسەڵک زۆر دەترسێن من پێت دەڵم مەترسە تۆی ژن زۆر لەوە گەورەتری بیریش لەوەی مەکەوە بڵێ من ئافرەتم ناسکترم و ناتوانم و نازانم چی بگرێگەر لە پیاوەکە بەهێزتر نەبی بێهێزترنی بۆیە واز لەتانە و تەشەن بێنە هیوادارم ئەو بەهرەی هەتاجا لە هەج بوارێکی دابێت بێ پێشانی دەی تۆ جیاوازی زۆر سپاست ئەەکەی پیرۆزباییەکی دووبارە ئاراستەی جەنابەت ئەەکەین بە هیوای ئەوەی دووبارە گوێمان لە سەرکەوتنەکانی بەڕێزت بێ و بە هەمان شوێکە خۆشت باست کە چون خەونەکەت زۆر گەورەیە ئەو ئیرادە شتیا هەیە ئەوە دوور لە ڕاستی نیەوەی کە ئێمە ئینشەڵڵا هەر بم نزیکانە لەوانەیە هەواڵی سەرکەوتنی دیکەی بەڕێزت ببیستین سپاست ئەەکەین دووبارە دەستەکانە خۆش بێ بە هیوای سەرکەوتن سپاس بۆ تۆ خات و دڵخۆش عەبدوڵڵا کە ئەمڕۆ لە ڕێگەی سکایپ لە شاری ڕانی خۆشەویست تۆ لەگەڵمانە بووی دووبارە سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ ئێوە دەستا خۆش بێ مەمنون